لە ڕووە ئیعجازیەکانی ئەوەیە کە دڵ و دەرونی ئینسان پاک دەکاتەوە، دڵ و دەرونی ئینسان چاک دەکات و هەروەها دڵ و دەرونی ئینسان بژار دەکات لە هەموو سیفەتێکی خراپ و دەیڕازێنێتەوە بە هەموو سیفەتێکی چاک. بۆیە یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بریتیە لە تەزکیەی نەفسی ئیمانداران. هەروەکو قورئان بۆمان باز دەکات کە دەفەرمێت لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم. خوای پەروەردگار منەتمان لەسەر دەکات، منەت لەسەر هەموو ئیماندارێک دەکات، بەڵام منەتی چی؟ منەتی ماڵ و سامانمان لەسەر ناکات، بەڵکو منەتی ئەوەمان لەسەر دەکات کە خوای پەروەردگار لە خۆمان واتە لە جنسی ئینسان پێغەمبەرێکی بۆ ناردوین. ئەو پێغەمبەرە ئەرکە سەرەکیەکانی ئەوەیە کە يتلو عليهم آياته، ئاەتەکانی خوای پەروەردگار بەسەر ئیمانداراندا دەخوێنێتەوە کە بریتیە لە قورئانی پیرۆز. ئەنجا دووهەمین ئەرکی ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم بریتیە لە وەیوزەکیهم و ئیمانداران تەزکیە دەکات بەهۆی ئەو قورئانە پیرۆزەیەوە. کەواتە یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بریتیە لە تەزکیەکردنی دڵ و دەرونی ئیمانداران. دەی ئەویش بەهۆی چی؟ بەهۆی قورئانی پیرۆزەوە. کەواتە ئەمە قورئانی پیرۆزە کە ئەم نەخۆشیانەی کە بەهۆی ژەنگ و ژاری گوناه و تاوانەوە لەسەر دڵ و دەرونی ئینسان دەنیشن، بەهۆی قورئانەوە دڵ و دەرونی ئینسان پاک دەبێت و هەروەها مزەکا دەبێت. کە تەماشا دەکەین بەهۆی خوێندنەوەی هیچ کتابێکی دیکە دڵ و دەرونی ئینسان بەو شازەیە پاک نابێتەوە، بەڵام ئەمە نەهێنیەکەی ئەوەیە چونکە قورئانی پیرۆز سەرچاوەکەی لە خوای پەروەردگارەوەیە، بۆیە بەو شێوازە کاریگەری لەسەر دڵ و دەرونی ئینسانەوە هەیە.